ئەگەر بتوانین ئێمە بەم سیستمە ئێواران نان بخۆین کە ئێستا بۆتان باسەکەم پشتیوان بەخوا هەمومان تەندروستیمان باشە بێ و یەکێک لەو تەندروستیانی کە زۆر لی ئەترسین ئێمە زەختە شەکرەیە و سیستمی هەرسمانە. ئەگەر تۆ لە دوای شکانی ڕۆژەکەت بە دەنگێک خورما و یا خۆت سێ دەنێک خورما و پەرداخێک ئاو هەستای نوێژەکەت کرد و کاتت مەجالەدا بە خۆ دەخولەکێک دواتر شۆربایەک بخۆی یەکێک لەو شۆربیانی باسمان کرد دوای ئەوەش دەخولەک بۆ چارەکێ مەجالبی بەخۆت ئەنجا بتانی بێتە سەر سفرەنان بخۆی جا ئەو کاتاگەر حەزیشت لە شیرینی بوو لە تێک بخۆی زەرێکی وات لێ نایە و هەتا بکرێ بە خورما بە توی وشک بە هەنگوین بە دۆشاو قەرەبووی ئەو شیرینیانە بکەیتەوە کە حەزمان لێتی بۆ ئەوەی بەری دڵمان بگرێت حەزمان لێ نەبێت. بەم شێوازە ئەتوانین سوود لە ڕەمەزانەکە و لە شیرینیەکەش و لە دەستەمان ببینین.